دووکەڵی پاشماوەی زەبڵ و خاشاکە بەجارێ ڕەواندوزی تەنیوە و دانیشتوانی قەزاکەی هەراسان کردووە. ئەم دیمەنانە بەهۆی ئاگرکەوتنەوە لە زەبڵخانەی سۆران ناوە ناوە لە شارەکە دووبارە دەبنەوە. بەخوای زەرەر و زیانەکی زۆری هەیە لە بۆ ژینگەی، لە بۆ زەحمەت کێشانیمە کە ئەمە پاپا گروپ لێرانەکە ئیشەکەین. خەڵکانێک دێ مەقسەد شەوانە دێن ئەشیا لێرە فڕادەن، ئجاوە جغارێ یان ئاگری بە قەستێ بەرەدەن. زەحمەت و زیانەکی زۆری هەیە لۆمە، وەکو سایق شۆفەرێک لێرانە کە ئەگەر ئاگری تێبەرە بوو یان جاروای بەمان پێمان ناکوشێتەوە. یانی زەحمەت و ئازارەشی زۆری هەیە، هەتا لۆ مەکانینەکان لۆ ژینگە و لۆ ئەوە مەقسەد بۆ نمونە ئێرە سەر ڕێگای گەشت و گوزاریە. حکومەت دەبی ڕێگا چارەگەچی لۆ ئەو حاڵەتەی دابنێ. نەبوونی کارگەی ڕیسایکلین و کۆکردنەوەی زبڵی چوار قەزا بە شێوەیەکی ناتەندروست وای کردووە ژینگەی ناوچەکە پیس ببێت و کاریگەری لەسەر تێکچوونی تەندروستی هاوڵاتیان هەبێت. زۆر جاریش زبڵخانەکە بۆ تا مەترسی بۆ سەرژیانی کرێکاران بەهۆی کەڵەکەبوونی زبڵێکی زۆر و دروستبوونی غازات لە ژێرەوە ئاگری گەورەی لێکەوتۆتەوە. طبعا ئەو دووکەڵ و ڕۆژانە هەیە، بەتایبەتی بەیانیان گەلک زۆرە. ئەمڕۆ بەیانی هەر تەواو یعنی شاری داپۆشی بوو، فترەی زۆرە، بەتایبەتی هاوینان هەر ئاگرێک ئەبی ئەژی تۆ نازان بنە بڕ ناکرێ. هیوادارم لایەنی پەیوەندیدار بە خێراتر لەوەی کە ئێستا هەیە بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی. و ئەوەی من پێیاگەدارم چەند ساڵە بێ کە ئەوەی ڕیسایکل بینێک دابدرێت لەو شوێنە دانەدراوە. هیوادارم بە خێرایی دابدرێت بۆ ئەوەی هەم خەڵکی ناوچەکە و هەم سروشتی ناوچەکەش سریکە پیس نەبێ، هەم بە دووکەڵ هەم بەو ئاوە پیسێکە لەو زبرگەیە دێتە خوارە بۆ ناو ڕووباری ڕواندز. وەڵی زۆر ناڕەحەتین. ئەو دووکەڵە بزاتر لە بەیانیان ئاگری تێبەرەدەن و ئەوانە یعنی هیچ شوێنەکەی بریندا کە ئەو ئاگری تێبەرەدەن ئەو دووکەرە یەکسەر یان بەس ڕوانزی بە کاملدا ئاگری یان سۆران بە کاملی داگری، زیاتر لە ڕوانزیش نێزیکە. یعنی زۆر زاش خەڵک ئێستا کە باوی سۆشال میدیا ئەوانەیە زۆر جا لە فێسبوک و لە ئەنتەرنێت و ئەوانە باسەکەن کاکە عیلاجەکی لەوەی بکەن هیچ کەسێک لەو شارەی دەخەمی ئەو زبر و خاشاکەی دانیە، هیچ شوێنێکی لێ نییە کە ڕیسایکل و ئەوانەی لۆ بکرێ. یعنی ئەگەر حکومەت پلانی هەبی ئەو زبر و خاشاکە ئی سۆرانە ئی ڕوانزە هەمووی ڕیسایکلم کرێ، هەم بەرهەمە شەبی و هەم ئەو دووکەڵەش یعنی کە ئەو شارەی داژیر کردی و سۆرانی داژیر کردی بڕوایتە بێ من بەیانی چوومە دەوامێ. یعنی بەری ڕۆژی گربوو، بەری ڕۆژ لە هاتمەوە بەری ڕۆژی گربوو. خەمساردی حکوومەت و نەبوونی پلانێک بۆ پاراستنی ژینگە و چارەسەر نەکردنی پاشماوەکان وای کردووە ڕۆژ دوای ڕۆژ ژینگەی هەرێمی کوردستان بەرەو پیسبوون بڕوات و مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان زیاد بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.